لەمە تەنیا هەڵمەتەکانی فەیسبووکە کە بەشێکی زۆری لەگەڵ ڕێزمە لە جەهالەتەوە ئەکرێ لە پشکنینەوە نییە ئەم دارە دۆستی ژینگەیە واتوانن لەو بەڕێزانی کە پسپۆریان لەو بوارەیە هەیە لە زانکۆکان و لە شوێنەکانی تر پرسیاریان لێ بکەن ئەتوان خۆتان عزیێت بەم شتە گۆگڵ ناوی ئەم دارە لێبن بزان لە دنیا لەکوێ ئەڕوێ چۆنە چەند دۆمۆکسیدی کاربۆنەکە بە ئۆکسجین بۆیە بەڕاستی خەدرێکی گەورەیە کە دەست بۆ زۆر شتە برێڵی ئەم وڵاتە حاویەیە وانە پێویستی بەڕێخستنە بەڵام ئێمە ملاحەزەمان لەسەر سەوسکردنی سلێمانی هەیە هەموو شەقامی مەلیک مەحموود کراوە بە چیمەن کە ئاوێکی زۆریەوێ لە کاتێکا هیچ پێویست ناکەوانە چیمەن بن دار لە شوێنێکا ڕوێنراوە کە ژێر پیادەڕەوە ڕێ لە خەڵگەگرێ دار لە شوێنێکا ڕوێنراوە کە ناتوانی بە ئاسانی ئاوی پێ بگەێنی ناتوانی بە خێوی بکەی باخشە دروست کراوە وەکو پێویست خزمەت نەکراوە حکوومەت کەم تەرخەم بووە لە کاتی خۆیان پارەی تەندەرەکان و ئاو بکە ئێمە ماوەی یەک مانگ و نیو بۆی ئەو شوێنانە خۆتان بینیتان بژارمان کرد ئاگەر بڕمان کرد ئاومان ناکە هیچیان ئەرکی پارێزگای سلێمانی نییە تەنیا بۆ ئاودانەکەی ڕۆژانە 2 میلیۆن دینارمان خەرج کردووە لە بودجێ خەڵکی ئەم شارە ئەوە 2 میلیارد دۆلارە بۆ ئەوەی کە هەموو گڵۆپەکانی سەر شەقامی مەلیک مەحموود بگۆڕێن بە گڵۆپی لید کە بەکارهێنانی کارەبای ئەو کارەبای پێویستێتی زۆر کەمە لە یەک لە سەرسی ئەوەی ئستا بەکارهێنرێ کەمترە و ڕووناکیەکەی زیاترە وهانی هاوڵاتیانی شایە بە سەرکەوتنیان پرۆژەیە کە گڵۆپی لید بەکاربێنن ئەمە لۆدێکی گەورە لەسەر کارەبای نیشتیمانی کەمەکاتەوە پۆستی ئێمە پەیوەندی بە ڕێکەوتنی لایەنەکانەوە نییە پەیوەندی بە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانەوە یەکەی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان لە هەرێمی کوردستان کرا و پارێزگارێکی نوێ لە ئەنجومەنی نوێ هەڵبژێردرا ئێمە هەرە ڕۆژە چۆن سەرۆکی ئەنجومەنمان ئاڵوگۆڕ پێ کرد پۆستی پارێزگاش ئاڵوگۆڕەکە